شیرینی خانەیەک لە تاران بە تامی پاریس لە دوای خۆپیشاندانەکانی ژن ژیان ئازادی دۆخی ژنانیش لە ئێران لە چاو ڕابردوو جیاوازترە. ئەم خانمە تارانیەش کە لە پاریس بۆ شیرین دروستکردن خوێندوێتی بۆی دەکرا وەک هەزارانی دی کونجی وڵاتێکی هەندەران هەڵبژێرێت لەوەتەی دەستیشی داوەتە ئەم کارە بۆتە سایە بۆ ژنانی تر. 70 کەس لە شیرینی خانەکەی کار دەکەن کە زۆربەیان لە ژنانن. شیرینەکەی نێوبانجی خۆی هەیە و لە شوێنێکی وەها گشتیشدا درک بە گۆڕانکاریە کۆمەڵایەتەکان ئەکرێت. هەمیشە با چالش‌های بسیار زیادی مواجه بودیم. وەک ژن ڕوبەڕووی چەندین ئاڵنگیری دەبینەوە، ڕۆژانە ژیانێکی سەختانە بەڕێ دەکەین. خۆمان نین. هەمیشە بۆ ژن لە ئێراندا دوو جۆرە ژیان دەژین. ژیانێکی ڕاستەقینە لە نێو ماڵەکانمان و ژیانێکی درۆیینەش لە دەرەوە لە بەردەم خەڵکدا کە سەپاندویانە بەسەرماندا دەبێت لە ترسدا گۆڕایڵ بین. دوای کوژانی کچە سەقزیەکە ژینا ئەمینی لە تاران خۆپیشاندانی خەڵک ئەم دۆخەی ئێستای هێناوەتە کایەوە. نەمانی حیجابی زۆرەملێ ئەو ئازادیە و بربژارە بە شوێنەکان و شەقامەکانی تارانەوە دەبیندێن. لە نێو شیرینی خانەکەی شەهرەزادیش دنیایەکی دیە. ئەم خانمەش یەکێکە لە وەستاکان و باسی ئەو جیاوازیە کات. چیزی که توی چهره زن و من الان میبینم با چیزی که توی چهره زن 6 ماه پیش ئەوەی لە ڕوخساری ژنان دەیبینم زۆر جیاوازترە لە چاو 6 مانگی ڕابردوو پێش ئەوەی کە ناڕەزایەتیەکان سەرهەڵ بدەن. لە دوای خۆپیشاندانەکانی خەڵکی ئێران جۆرێک لە ئازادی خوڵقاوە. هێشتا ئەوانەش کەم نین کە وەک نەریت و باوەڕی ئاینی حیجابیان کردووە. ئەم دایکە کە مامۆستای خانەنشینە و تەمەنی 58 ساڵە دەبێژێت چیتر ناتوانێت حیجاب بەسەر کچەکەیدا بسەپێنێ. حیجابجوری شده که دیگه انگار خیلی راحتن همه. بۆ مەسەلەی حیجاب خەڵک ئازاتر بووە. چیتر ناتوانم سەرزەنشتی منداڵەکانم بکەم و زۆریان لێ بکەم. بەخۆم هەر بە خێزانی سەرماندا پۆشراو بووە وەک مەسەلەیەکی ئاینی. بەڵام بەداخەوە چیتر ناتوانم لەگەڵ منداڵەکانم باسی ئەو بیر و باوەڕانە بکەم. شەهرەزاد باسی گەمار و ئابوووریەکانەکات چەند کاری کردووەتە سەر کارەکەی و دەستکەوتنی کەرەستەی پێویست. بەڵام دەشخوازێ لە چەند شارێکی دی ئێران شیرینی خانە بکاتەوە و هاوشێوەی نیشتیمان چاویشی لە دۆحە و دووبەی و پاریسە کە شیرینی خانمە تارانیەکە تام بکەن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.